بۆ یەکەم جار لە مێژووی یاریەکانی ئۆلیمپیاد یاری بە سەرکەوتن دەخرێتە لیستی وەرزشەکانەوە. تیمی وەرزشی بە سەرکەوتنی ئیتاڵی ئارکۆ لێرەدا ئامادەکاری دەکەن بۆ بەشداریکردن لە ئۆلیمپیادی تۆکیۆ. تیمەکان بە خۆشحاڵی و بە جۆش و خڕۆشەوە ئامادەکاری دەکەن و هیواخوازن سەرکەوتن بەدەست بێنن. وەرزشی بە سەرکەوتن لە ئۆلیمپیاد زۆر گرنگە و شتێکی تازەیە. وەرزشێکی جیاوازە و هەندەری خۆی هەیە. پێم وایە شتێکی باشە. وەرزشی بە سەرکەوتن یاخود کلایمینگ یەکێکە لە وەرزشەکانی جیمناستیکی. دوای هەوڵێکی زۆری تیمەکانی ئەم وەرزشە لە سەرانسەری جیهاندا توانرا بۆ یەکەمین جار بەشداری لە ئۆلیمپیادی تۆکیۆدا بکات. بەڕاستی وەرزشی بە سەرکەوتن شتێکی جیاوازە. بە بەشداریکردنی لە یاریەکانی ئۆلیمپیاد هەستێکی خۆشمان پێدەبەخشێت. ئەم جۆرە وەرزشە زۆر نایابە. هیوادارم بتوانین بە خەونەکانمان بگەین. هەوادارانی ئەم وەرزشە خۆشحاڵ و بەجۆشن بۆ بینینی ئەستێرەکانیان لە ئۆلیمپیادی ئەم ساڵی تۆکیۆدا کەوا بڕیارە لە مانگی 7 ئەم ساڵ لە تۆکیۆ بەڕێوە بچێت.